هاوڵاتیان چی بکەن بۆ ئەوەی کە ئەو پارە زۆریان لەسەر کەڵەکە نەبێ بۆ مەبەستە بارزان خدر شارەزای فرۆشتنی وزەی کارەبا لە ڕانیەوە لەگەڵمانە. کاک بارزان سڵاوت لێبێ. سەرەتا پێمان بڵێ کە هۆکاری سەرەکی چی بووکە هەندێک لە هاوبەشانی کارەبا گلەییان هەبوو لە پسوڵەکانیان. سڵاو لە ئێوەش، سڵاو لە سەرجەم بینەرانی کورسات نیوز، ئێوارەتان باش. دیارە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە، بەتابەتی لە دۆخێکی ئێستادا کە هەم لە زستانێکی سارد و سەرمایەکی سۆڵەدا بەتابەتی و وەکو دووەمین پسوڵا وەکو دووەمی قۆناغ لە قۆناغەکانی پرۆژێ ڕووناکی ئەم پسوڵەیە بەو سعرە ئەو نرخە گرانە هاتوتەوە بۆ هاوڵاتیان. دیارە نیگەرانەکان ئێزگار زۆرن و دەتوانین بە چەند خاڵک پۆلێنی بکەین. دیارە مەبەست لە کارەبای 24 کاتژمێری یان پرۆژێ ڕووناکی دیارە کۆمەڵک ئەو دەرەنجامی کە ئێستا دروست بووە بەرمەبنای کۆمەڵە گیر و گرفتی یان باڵەی سەرپێچی یان زیادەڕوویکردن لە خەرجی کارەبا یان بزربوونی مێگاواتێکی زۆر لە کارەبا لە سەرجەم شار و شارۆچکانی کوردستاندا ئەوەی لێکەوتەوە کە دەستپێشخەرێکی وا بکرێت بۆ چارەسەرکردنی گرفتی کارەبا لە هەرێمی کوردستان. جێ خۆشحاڵیە تا ڕادێک باش دەتوانین بڵین گرفتەکە چارەسەر بووە لە ڕووی کوالێتی کارەباکە کە دۆستی ژینگەیە، کارەبایەکی زۆر باشە و بەرهەمێکی خۆماڵیە ناخۆی خۆماڵی خۆمانە. بەڵام ئەوەی کە جێ نیگەرانی هاوڵاتیان و کە بەشێک لە داخوازی هاوڵاتیان بەڕاستی کە تمۆیان زیاتر بوو لە لایانی پەیوەندیدار لیان باڵی لە وەزارەتی کارەبا ئەوە بوو کە ئەو نرخە زۆری کە دانراوە بۆ جۆری بەکارهێنانی سەرفیاتی کیلۆواتەکان لەو 50 ڕۆژەیان لە مانگێکدایان لە دوو مانگ بەڕاستی نیگەرانێکی زۆری لێکەوتوتەوە. ئەمە یەکێک لە بابەتەکانە کە خەڵکێکی زۆری بەخۆسە قاڵ کردووە. جەنابەت پێ وایە کە ئەو نرخەکە دانراوە گران بێت بۆ نمونە ئەوەی کە هەیە هەر هاوڵاتیەک ئەگەر هەتاوەکانی بەکارهێنانی ڕۆژانەی هەتاوەکو 13.3 کیلۆوات بێت ئەوە 72 دیناری لێ وەرەگیرە. پێ دوایە ئەم نرخە زۆرە بۆ بەکاربەران. خۆی ئەوەی جێی داخە و جێ پرسیارێکی زۆر ینی زەق و ڕوونە بۆ هاوڵاتیان و بۆ هاوبەشانی کارەبا لەسەر جەم ینی کۆی شار و شارۆچکەکانی کوردستان کە جێی نیگەرانی بەڕاستی جێ پێداچنەوەیەکی جدیە ئەوەیەوە کە جۆری کیلۆوات لەگەڵ ئەو تەقسیمات و داتانی کە دیاری کراوە لە ناو پسوڵەکە بۆ هاوڵاتی دەچێتەوە و جۆری ماوەکەیە بەتایبەتی ئەو ماوەی کە وەزارەتی کارەبا با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان کە بەپێی ڕێنماوی یاساکانی خۆی کە ئەم پرۆژەی بەگەر خستووە لە ماوەی دوومانجی ڕابردوودا کۆمەڵێک ڕێنمایی دەرکردووە بۆ هاوبەشانی کارەبا بۆ پرۆژەی ڕووناکی کە ئەو شوێنانی کە بۆتە 24 کاتژمێری لە کارەبادا دەتوانین چۆن دەڵێ بەو شێوەی کە دیاری کراوە کە بۆ 30 ڕۆژ جارێک ئەو نرخە دیاری کراوە و کیلۆواتەکان لە 400 کیلۆوات زەربی 72 دینار دەکرێت لە قۆناغی دووەم 400 بڵین 400 کیلۆواتی قۆناغی دووەم زەربی 108 دینار دەکرێت لە قۆناغی سێم زەربی 185 دەکرێت. لێرەدا ناڕوونیەک هەیە لە بەشێک لە پسوڵەکان لە بەشێک دەتوانی بڵین لە 120 ئەو هاوبەشانی کە پێوەریان بۆ بەسرا و پارەیان بۆ هاتوتەوە ناڕوونیەک لەو بابەتەدا هەیە ئەوانی کە زۆر سەرفیاتیان هەبوو کیلۆواتیان بەکارهێناوە لە کڕینی وزەی کارەبا لە حکوومەتی هەرێم بەپێی ڕێنماکە کە دەڵێت 400 کیلۆواتەکەی تەقسیمی 180 نەکراوە زەربی 72 دینار نەکراوە بەنمونە 255 کیلۆواتی قۆناغی یەکەم زەربی 72 دینارەکە کراوە لە قۆناغی دووەم 255 کیلۆواتیکەی تری زەربی 108 کراوە کەواتە لەو دوو فەقەڕەیە لەو دوو قۆناغەدا 290 کیلۆوات زەرەر بەرهاوڵاتی دەکەوێت کە لە قۆناغی یەکەم کە نرخی هەرزانترە وەک لە قۆناغی دووەم و سێەم دەتوانین بڵێ ئەوەی کە پارەی زۆری بواتۆ لە قۆناغی دووەم و سێم پارەکە زیاتر زەرمەند بەرهاوڵاتێکی دەکەوێت. باشە پرسیارێکی ترکە لێرەیە دروست ئەبێت ئەوەیە کە بۆچی بۆ هاوڵاتیان ڕوون ناکرێتەوە کە سیستمی حسابکردنی پارەکە بەپێی بەکارهێنانیان چۆنە ئەوەی کە ئێوە وتانێمە خۆمان ئەمڕۆکە چەند پسوڵەیەکمان حساب کرد کاک بارزانیانی بە سێ قۆناغ بەرز ئەبێتەوە نرخەکەی و بە سێ قۆناغ حساب ئەکرێت بۆ چەند پسوڵەیەکمان تاقی کردەوە بزەبت وەکو ئەو هاوکێشەیە کە حکوومەت ئەڵێ بۆ نمونە هەتا وەکو 400 کیلۆوات بەوەنا 400 کیلۆواتی دوایی بەوەنە عنی هەروە دەردێت بۆچی ڕوون ناکرێتەوە بۆ هاوڵاتیان بۆی تێبگەن کە ئەم پسوڵەیە چۆن حساب کراوە جەنابەت بۆ هاوڵاتیانی ڕوو بکەرەوە.
پێم خۆشە بابەتەکە خوا نەخواستە بە شخصەنە نەکرێ یان شارچێتی تێدا نەکەوێ یان خوا نەخواستە بۆ لە ڕانیە ئەو بابەتە وروژێنراوە بە دەنگدانوێکی بە دوای خۆداهێناوە یان بابەتەکە گەورەتر کراوە لە قاڵبی خۆی خاتونی بەڕێز ئەمە لە بتوێن و پشدەر و لە سلێمانی لە زاخۆ لە دهۆک لە هەولێر لە هەموو کوردستان پسوڵەمان لایە و نمونەی زۆرمان لە بەرلەسیدا کە بۆ خۆشت جەنابەت ئاماژەت پێکرد خەڵکانێکی زۆر نیگەران قسان بۆ ئێوە کردو بۆ ڕاگانەکانی تر کردووە کە هۆکارەکە چییە لە نرخ و لە جۆری کیلۆواتەکەی کە داتاکە بۆ جۆرە حیساب کراوە خۆی گومانەکە لێرەدا لای حاڵەتی بۆ دروست دەبێت کە هیچ متمانەیەکی نەماوە بەڕاستی یعنی تۆ وێ ئەوەی کە خۆت دڵخۆشە خۆشحاڵە بە پرۆژەیەکی ئاوا کە بەرەو پێشچوونێکی باشی بەخۆبین و لە بواری کەتی کارەبادا بەڵام لەلایەکی تریشەوە پێی ناڕازیە بۆ بابەتەی هەم دۆخی دارایی و هەم دۆخی ئابووری هاوڵاتی هەم دۆخی موچەخۆر لە ئێستادا کە زەختێکی زۆر لەسەر هاوڵاتی و موچەخۆرە قەیرانێکی سەختی دارایی لە وڵاتە لە ئارادا ناکرێتەوە بە پێی خواست و بەرنامەی کاری خۆت ئەتو شتێک قاڵکەیتەوە لەسەر باخەڵی هاوڵاتی لەسەر حیسابی هاوڵاتی بێ بە نمونە خەڵک نیگەرانە لەوەی کە ئایا هۆکاری ئەو بڕە پارە زۆرە بۆچی بۆ دوومان کاتێتەوە لە کاتێکدا من نمونەیەک بۆ بەڕێستان بڵێم لە نیوەی مانگی دوازدەدا پرۆژە ڕووناکی دەستی بەکارەکانی کردووە بۆ هەژمارکردنی بۆ جۆرە و تەقسیماتی بۆ پارێکی ئێستەکانە بەڵام هەیە خەڵکانێک هەیە 5 مانگە ئیشتراکی کردووە لە ئێستادا کیلۆواتەکەی گەشتوتە 3-4 کیلۆوات ئەو 3-4 کیلۆواتە بە حیسابی تازە بۆ حیساب کراوە نەک بە حیسابە کۆنەکەی یان هەندێک لەو هاوبەشانە گلەی ئەویان هەیە بۆ لەبێ لە قۆناغێکەکەم و دوم بۆ لە قۆناغێکەکەم 400 کیلۆواتەکەی زەربی 72 دینارەکە ناکرێت لە کاتێکدا ڕێنمایی خۆی دەڵێ بۆ 30 ڕۆژدارێک کە 400 کیلۆوات زەربی 72 دینار بکرێت ئەخر زۆر بەشێک لەو هاوبەش و ماڵانە 400 کیلۆوات سەرف ناکەن 400 کیلۆوات ڕەنگە لە ڕووی ئیداریەوە بە کەسەکە بتوانێت ئیداری پێ بدا 72000 کەمتری بۆ بێتەوە بەڵام ئەگە ببێتە دوو مانگ یان 50 ڕۆژدارێک ئەو 400 کیلۆواتە تەقسیمی 400 بۆ بکات دەبێت 800 کیلۆوات لە قۆناغی دۆم زەرری 35 تا 40000 زەرمەند بە خاوەن ماڵەکە دەکەوێت ئەوە گومانیەکەمە ئەو کەسی کە زیاتر بەکاربێنێ ئەو کەسی زیاتر بەکاربێنێ 3 بەرامبەر زەرری زیاتر بەردەکەوێت باشە ئەگەری ڕوودانی هەڵە هەیە لە خوێندنەوەی کارەبای هاوڵاتیان بۆ نمونە شتی وا ڕووی داوە هەتا ئێستا کە ئەسڵەن بە هەڵە خوێندرابێتەوە و بڕی بەکارهێنانەکەی زۆر زیاتر بێلەوەی کە لە واقعا بەکاری هێناوە بەدڵنیاییەوە من دەتوان بەشێک لەو هەڵانە بتوانین ناوی بنین هەڵی تەکنیکی کە ڕەنگە بتوانانی چارەسەری بکرێن ئەگەر نێتی چارەسەرکردن هەبێت لە ناو پرۆژێ ڕووناکی و بەڕێوەبەرهاتیەکانی کارەبا و بەشێکیشان تاکتیکیە بەڕاستی پێ بڵم یعنی وەکو پێم گوتی من ئێستا بەدایان پسوڵم لایە وەکو بە بەڕێستانم گوت کە هەر کەسێک هەر ماڵک هەر هاوبەشێک 3000 کیلۆوات سەرف بکات کیلۆواتی یەکەم کە بۆ 255 زەربی 72 دینار کراوە بەڵام 150کەی تری هەڵاوەتە سەر 180 دینارەکەی ئەوە هەر خۆی لەوێکانە 30000 بڕم بە 30 دینار گرانتر لەسەر هاوڵاتێکە دەکەوێت لە قۆناغی سێم بە هەمان شێوە تۆ حیساب کە ئەگەر هاوڵاتێک 400 کیلۆواتی سەرف بکات لە قۆناغی سێم زەربی 175 دینار دەکرێت یەکەم و دووەم دەکاتە 296 ناقسی ئەو 400 کیلۆواتە بکە بۆ قۆناغی سێم زیاتر لە 80000 دەبێت پارە زیاتر داوەک لە قۆناغیەکەمدا ئاماژەی پێکردووە باشە کاک بەرزان بە بڕوای ئێوە کە پسپۆڕن لە بابەتەکەیە بۆ بەکارهێنانی ڕۆژانە 13.3 کیلۆوات با باشتر بڵین 400 کیلۆواتەکەی مانگانە 72 دینار نرخێکی باشە بەداخەوە وێڕ ئەوەی کە نرخەکەی گرانە لە چاو تمۆی خەڵکدانێت لە چاو بارگرە ئەو بارگرانی کە خەڵک تێکەوتووە کە بە 3 مانگ موچەیەک وەردەگرێت نیوە موچەیەک وەردەگرێت بەڵام وی هێشتاش قوبوڵیەتی هێشتاش بە پرۆژێکی جوان و دۆستی ژینگەی هەژمار دەکات بەڵام بەداخەوە لە چاو تمۆی خەڵکدانێت لە چاو باخەڵ و کار و کەساباتی خەڵکدانی ئەو نرخە زۆرە با من یەکشت بۆ بەڕێستان ڕوونکەمەوە ڕەنگە لە بەشێک لە خەڵکی ئەو بابەتە نەزانین یان ئەوە تا کە لە ناو ئیشەکەدا پسپۆریان نەبێ نەتوانن بەراورد بکەن ئەزانی خاتون لە هەر هەموو وڵاتەکانی ئەوروپا یا ئەمریکا یان وڵاتانی بەشێک لە عەرەبی هەر کەسێک فرۆشتنی بتوانێت زۆرترین فرۆشتن بکات لە بڵێن وزە بکرێت لە دائیرەیەک یان لە حکومەتی وڵاتەکە لە وەزارەتی کارەباکەی کە بڵێن ئەگە بنمونە 2000 کیلۆوات بکرێت لە وڵاتەکە کە زۆرترینە لە ماڵێک یان لە دوو ماڵ نرخەکەی بۆ هەرزانترا بەڵام لێرەکانە پێچەوانەکەیەتی
لێرە پێچ هەتا کیلۆوا زیاتر بکڕی سرف بکەی نرخی زیاتر و زیاتر دەبێت بۆی ئەوە یەکێکە لە هەر بەعنی با بڵین قورسیەکانی کە تووشی خەڵک بۆتەوە خەڵکانێکیشمان هەیە ڕەنگە 120 لەو کەسانە بن کە خەڵکانێک لەوانەیە کیلۆوات زیاد بەکاربێنن بەڵام ڕاستە ڕێنمایەکە بۆ جۆرەیە کە هەتا زیاتر بەکاربێنی بڕی پارەکەی زیاترە بەڵام بە هیچ شێوەیەک لەگەڵ داخوازەکانی خەڵکی ئێرە ناگونجێ بەڕاستی تۆ لە وڵاتێکی ئەوروپای کە هەموو مافەسەرەتاکانی تۆ دابین کراوە زۆر بەلای تۆ ئاساییە ئەو بڕە پارە بدی بەڵام بۆ ئێرەکانە تا ڕادەیەک بەڕاستی بارگرانێکی قورسە بۆ هاوڵاتیان. کاک بەرزان ئێستا ڕێنمایەکی ترمان بەرە بۆ ئێمە بۆ هاوڵاتیانیش بۆ ئەوەی کە ئەو بڕە نۆرماڵە بەکاربهێنرێت ڕۆژانە 13.3 کیلۆوات واتە مانگانە 400 کیلۆواتەکە. هاوڵاتیان چۆن کار بە کارەبا بکەن کە لەو ئاستا ئەگەر تێپەڕش ببێت زۆر تێپەڕ نەبێت و پارەیەکی زۆر لە سەریان نەکەوێت بۆ کارەبا. خۆی من بۆ شارەزایەک لەو بارەدا وەکو هاوڵاتێکش قسە دەکەم بەداخەوە من لە وڵاتە ینی بەتابەتی کە ئێستا باسەکەمان باسی کارەبایە بەس لە سێکتەری کارەبادا کەم و کوڕیمان نییە هەڵەمان نییە نیگەرانەکان زۆرین بەداخەوە لە وڵاتەی خۆمان ئەزانی خاتون وەکو ئەتۆگە وانی شاندێ بێنە بەرچای خۆمان ئەو وڵاتە وەکو یاریگایەکی لات و هەر یاریزانێک تۆپەکەی لە بەلاقی خۆی لا دەبا دێخاتە بەلاقی کەسێکی تر کەس ناتوان بەرپرسیارەتی ڕاستەخۆ هەڵبگرێت کەس ناتوانێت بتوانێت ینی بەڕاستی هێندێک شت هێندێک بابەت هەیە وە خۆی ڕوونی کاتەوە بابەتەکان بە بابەتێکی زانستی ڕوون کاتەوە بۆ خەڵک و خەڵک بۆ ئەوی ئاستی و شاریمان بەرەو باشتر بەرین لێرەکانە کێشە و گرفت لێر لای هاوڵاتی ئەوە دروست بە کە متمانەی نەماوە کە تۆ کاتێک متمانە لە نێوان تۆ هاوڵاتی و هاوڵاتی حکومەتدا نەمێنێت بەڕاستی جێی نیگەرانێکی قوڵە ئێمە خۆمان لێرە ئەوەی کە بتوانین ڕێنمایی خەڵک بکەین بتوانین بە شێوازێکی زانستیانە ئیدارەی ماڵەکەی خۆی بدات کارەباکەی خۆی بدات ئەگەر بتوانێت لە یەک مانگدا 400 کیلۆوات سرف بکات بسووتێنێت هەفتا دوو دینارەکەی بۆ حساب دەکرێت بەڵام ئەگە بێت و زیاتر بێ زیاتری بۆ حساب دەکرێت ئەمە وەکو بابەتێکی بازرگانی وە تۆ بتوانانی بچی شتێک بکڕی شتێک بە 1000 دینارە کیلۆی بەڵام ئەگەر 2 کیلۆی بکری دەبێتە 2000 دینار بابەتەکە بۆ زۆرەیە یعنی ئەو کیلۆواتە وەکو جاری جاران نەماوە عنی بە پێوەرە کۆنەکەی کە بتوانانی دەستکاری بکرێت بتوانین تەلاعوبی تێدا بکرێت بتوانانی کە کۆمەڵێک ئیشکالی تێدا دروست بوو لە ڕابردوو ئێستا ئەو کۆمەڵە گرفتانە نەماون سیستەمێک کە سیستەمێکی زیرەکە پێوەری زیرەکی پێدەوترێ و ئەلکترۆنیا دەتوانێت لە دقە و سەعات و ڕۆژەکاندا داتا بەڕێکا بۆ ناو پێوەری زیرەک بەپێ ئەو خواست و بەپێ ئەو داواکارێکە هاوڵاتی یان بەپێ ئەو سەرفیاتێک هاوڵاتی دەیکات بۆیە دەبێت هاوڵاتی بخۆی ئەو بزانێت و بزانێت کە چۆن ئیدارە بە کارەباکەی دەدات و چۆن سەرفی دەکات. سپاس بارزان خدر شارەزا لە فرۆشتنی وزەی کارەبا لە ڕانیەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ ئامادەبوونتان.